بڕیار بوو دوێنێ دانیشتنی یەکەمی دادگا دەربارەی دۆسیەی مەدنوچە لە پاریس بەڕێوە بچێت، بەڵام دادگا دانیشتنەکەی بۆ کاتێکی نادیار دواخست. هاوسەرۆکانی گشتی هەدەپە فیگەن یوکسکداخ و سەلاحەدین دەمیرتاش نامەیان بۆ کۆمپانیای یوتیلسات ناردووە و داوایان کرد کە بەخشی تەلەڤیزیۆنەکان بکاتەوە. بڕیار بوو کاتژمێر 11:30 پێشنیوەڕۆی دوێنێ دۆسەی مەدنوچە لە پاریسی پایتەختی فەڕەنسا لە دادگا بەڕێوە بچێ، بەڵام ئەو دۆسەیە لەلایەن دادگاوە بۆ کاتێکی نادیار دواخرا. لەلایەکترەوە هاوسەرۆکانی گشتی هەدەپە فیگەن یوکسکداخ و سەلاحەدین دەمیرتاش لە نامەیەکیاندا کە دوێنێ بۆ کۆمپانیای یوتیلساتیان ناردووە هێرشەکانی ئاکەپەیان بۆ سەر میدیای ئازاد وە بیرهێناوەتەوە. هەروەها جەختیان کردوێتەوە کە ئەوان لەوە تێنەگەشتون داخۆ بۆچی شاشەی کەناڵی مەدنوچە ڕەشکراوە. دەمیرتاش و یوکسکداخ پێشێلکاریەکانی ئازادی ڕادەربڕین و مەدیایان وە بیری کۆمپانیای یوتیلسات هێناوەتەوە و نووسیویانە لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤدا هاتووە کە تورکیا لە ڕیزبەندی 180 وڵاتی جیهاندا پلەی 151 گرتووە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕیندا. هەروەها ئاشکرایان کردووە بۆ کۆمپانیەکە کە لە ئێستادا زیاتر لە 120 ڕۆژنامەوان لە زیندانەکانی تورکیا ژیان دەکەن. هاوسەرۆکانی گشتی هەدەپە داوایان لە کۆمپانیای یوتیلسات کردووە کە چاو بە بڕیارەکەیاندا بخشێننەوە و پەخشی کەناڵەکان بکەنەوە.